بەنای خدای بەخشندەی میهرەبان، سەلام و بەرەکەتی خوداتان لەبێ ئازیزان لە هەر جێگاکان. بەختەوەرین لە ئاڵقەشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئازیزانمان نەگەینەوە. خوازارین کە بتوانین ڕەزامەندی خدای گەورە بەدەست بێنین و ئێوەی ئازیز و خۆشەویستش لەگەڵمانە سودمەند بن. ئازیزان، لەژێر سایە و چەتری ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئەعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه، دەمانەوێ بدوێن ئاخۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کرێ و ئوجوری کرێکارەکان بدەن بەر لەوەی کە عەرەقەکەیان وشک بێتەوە. ئاخۆ کرێکار چێیە؟ ئەرک و مافی کرێکار چییە و چۆنە و چەندە؟ دەبێ چۆن ئەرچی کرێکار خۆی ئەدای بکات و خاوەن کارەکە مافەکەی پێ بدە. بۆ ئەم باسە دەڕۆینە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا یونس باویانی. ئێمە بەناوی خۆمان و بەناوی ئێوە بەخێراتێکی گەرمی دەکەین و پێدەڵێ مامۆستا جان سەلامی خوات لەسەر بێ و زۆر بخێرێ. زۆر سپاس، سەلامەت بی، ئێوەش بخێر بن، خوای گەورە پاداشتان بداتەوە. زۆر سپاس، خوای گەورە فەڕ و بەرەکاتی خۆی بخاتە بەرنامەی بەفەڕ ئینشاءڵڵا. خوا لێت ڕازی بێخوا. مامۆستا جان سەرەتا دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ئەو فەرمایشش کە لە سەرەتا ئاماژەم پێی کرد، الأجير کرێکار چێیە؟ بە چێ دەگوترێت کرێکار؟ بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. هەڵبەت الأجير واتە کرێکار بە کوردی ئەو کەسەیەکەوە لە بەرامبەر ئوجرەیەکە لە بەرامبەر کرەیەکە کارێک ئەنجام ئەدە. واتە هەر وشەی کوردیەکە وشەیەکی زۆر جوانە، پێکاتوە لە دوو بەش کرێ کار، واتە هەم کرێ هەیە لە بەرامبەر ئەنجامدانی کارێکە. بێگومان بەو کەسە دەگوترێت کرێکار. هەر کەسێک کە بە کرێ ئیش بکە بۆ کەسێکی تر پێی دەگوترێت کرێکار. هەڵبەت سێ گۆشەیەک هەیە: کار، کرێکار، خاوەن کار. خاوەن کار ساحیبی ماڵ و ئیشەکەیە، کرێکاریش ئەو کەسێک کە بە ئوجرە بە کرێ کارەکە ڕایی ئەکە و ئەنجام ئەدا. کرێکەش بریتە لەو مافەی کەوا وەکو دیاریکراو یان ڕێکەوتن لە نێوانیان لە پێشووترە، ئەو کرێ ئەدرێ بە خاوەن بە کرێکارەکە لەلایەن خاوەن کارەکە. ئەمە کە جەمالە دەبێت کە گوتت کرێکار، ڕێک ئەوە دێتە بەرچاومان کە ئەو کرێکارە بۆ نمونە عەمەلەشی پێدەگوترێت زیاتر لە کورداواری بەکاردێکە شەشی عەرەبیە، ئیلا ئەوانەی کە کرێکار دەکەن بۆ نمونە وەستاییە، بیناییەجا، بیناسازە یاخود سپیکاری، هەر ئیشێک لە ئیشانەی کە کرێکار دەیکا. ئاخۆ تەنها ئەوە دەگرێتەوە کرێکارکەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسیەکە، یان وشەیەکی عامە لە بۆ هەر کەسێک کە ئیشێک دەکات لە بەرامبەر ئەرک و مافێک کە دەبێت مافەکەی پێ بدرێت؟ نەخێر، وشەی کرێکار یان ئەجیر کە لە زمانی عەرەبی هاتیە گشتگیرە، هەمەلایەنە، هەموو ئەوانە ئەگرێتەوە کەوا لە بەرامبەر کرێیەکە کارێک ئەنجام ئەدەن. اینجا ئەو کارە کرێکاری بێ وەکو لە کوردەواری خۆمان بە عەمەلەیەک دەگوترێت کرێکار، کە کاری با بڵێن مەسەلەی بیناسازی و ئەوانە کار دەکات. تەنانەت ئەگەر دکتۆرێکە کە کارێک ئەنجام ئەدا، نەشتەرگیریەک ئەنجام ئەدە بە بەرامبەرێک یان فەرمانبەرێک لە فەرمانگەیەکی حکومیە کار ئەکا یان لە کەرتی تایبەتە ئیش دەکا بەرامبەر کرێیەکە، هەموو ئەوانە کرێکار، هەموو ئەوانە ینی خاوەنی مافێکن لە بەرامبەر ئەنجامدانی ئەو کاریان دەبێت لەلایەن خاوەن کار، خاوەن ئیشەکە کرێکەیان مافەکەیان بدرێت. سەڵی حەدیسەکە ئەوە دەڵێ قبل ئەن یەجیفە، پێشەوەی کە وشک بێتەوە عەرەقەکەی. بەڵام زۆر کات ئێمە دەبینین پێش ئەوەی کارەکە بکە خاوەن کار پارەکەی دەدا، یانەوەتە پارەکەی دەسێنی ئەو کەسێک کە کارەکە دەکات. بۆ نمونە دکتۆرێک کە عەمەلیاتێک دەکات بەر لەوە پارەکە دەنوێنن مەسەلەن. کێشە دروستە بۆ لێرە؟ نەخێر، پەیوەندی بەڕێکەوتنی نێوان هەردوو عەقیدەکە هەیە، ئەوانەی کە ئیشەکە دەکەن ئەنجام بدەن کە ڕێکەوتنێکە لە نێو خۆیانە. گرنگ ئەوەیە کە ئەو کارە بەرامبەر ئەو کرێ ئەنجام ئەدرێتن. جا ئێستا پێشتری بداتێ باشتریش ئیشکالێک نییە، مادەم شەکە مسۆگەرە، زەمانەت هەیە کە ئەو کارە ئەنجام ئەدرێت. مادەم ڕەزامەندی هەیە هیچ ئیشکالێک نییە. بەڵام ئەوەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە جەنابتان ئاماژەتان پێکرد، مەبەست وشەیەکە مەبەست مەجازە، یعنی پەلە بکرێتن لە پێدانی حەقەکەی مافەکەی و کرێکەی، پەلە بکرێتن، نەک دوا بخرێتن و مماتەڵە لە پێدانی مافی کرێکارەکە بکرێت. بەڵێ، طبعا مامۆستا بۆ سوڕی ژیان دەبێت هاوکاری یەک بین، ینی چۆن بتوانین ئێمە تەواوکەری یەک بین لە بەرەوەی ژیان بە شێوەیەک بڕوا کە ڕەزامەندی خوا و خەڵکیشی تیا بێ؟ بەڵێ، بێگومان لە ژیاندا خوای پەروەردگار و لەسەر ئەو کەون لە نێو ئەو کەون و بوونەوەرە لەسەر گۆی زەوی مرۆڤی کە خۆڵقاندووە هەمومان تەواوکەر یەکترین. هەر یەکەمان لە بوارێک تەخەسوسێک
پسپۆڕیەکمان هەیە بەڵام لە بوارەکانی تر احتاجی و ئاتاجیمان بە خەڵکێکی تر هەیە جا ئەو کەسە لە هەر ئاسێکی بەرزی خوێندەواری پلەی کۆمەڵایەتی و لە نێو کۆمەلگا هەر کەسایەتێکە بێ هەڵبەت بە شێوەیەک لە شێوەکان پێویستی بە ئەوانی تر دەبێتن کەواتە بە هەمومان تەواوکەری یەکترین چونکە خوای گەورە لە قورئانە فەرمێ نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ئێمە ژیانمان دابەش کردووە لە نێوانیان لە ژیانی دنیا دەی ژیان دابەش کراوە بەشێکمان مامۆستاین بەشێکمان دکتۆرین بەشێکمان ئەندازیارین وە کەسێک سەرمایەدار با بڵێن بازرگانە لە هەر ڕوویەک لە ڕووەکان کەسێک جیاوازیمان هەیە پسپۆڕیمان هەیە بازرگان پێویستی بە دکتۆر دەبێت دکتۆر پێویستی بە بازرگان دەبێت هەمومان پێویستمان بە کرێکارێکی سادە دەبێتەوە لە بواری بیناسازیە لە کاتی خان و بەرەوشانە بۆمان دروست بکەویان کارەکانمان بۆ ڕایکاتن تەواوی کۆمەلگا پێویستی بە هەموو ئەو پێکهاتانە هەیە کە لە نێو کۆمەلگایە بۆ هەمومان تەواوکەری یەکترین بە شێوەیەک لە شێوەکان هەمومان کرێکارێکی دەکەین بە شێوەیەک لە شێوەکان هەمومان جۆرێک لە کرێکاریمان هەیە دەبین بە کرێکاری پسپۆڕیەکی تر جاری وەیە سوان دڵێ تۆ ئاغا و من ئاغا چێ جێمان بۆ ڕاقا شەشوایە ناکری هەمویان هەر لە مستاواشی بەرز بێ ئیدی دەبێت کەسانی خزمەتی کەسانیشتر بکەن هەرێکەوە بە ئاست و توانای خۆی بوون بوونە بێگومان پێوەەر و پێودانجی ڕێز و حرمەت ینی بە زۆری کەسێک کە سەروەت و سامانی هەبێ ئاخۆ بەوەیە کەسێک کە ماڵدار بێ بۆی بەومانەیەکە مەدەح بکرێ هەڵبەت ئەو سەرمایهدارە و خوا پێداوی کەوا ئەو ماڵ و سەروەت و سامانی لە کار و پرۆژەی خێر سەرف ئەکا و کاری زۆر مەزنی پێ ئەنجامەدا ئەو فەزل و بەخش لایەنی خوای پەرگە فەزل و گەورەی و مەزنی و پاداشی مەزنی هەیە لای خوای گەورە هەڵبەت بەڵام پێوەرەکە میزان و تەرازوەکەی بەرزی و نزمی بە بابەتی پارە و زۆری سەروەت و سامان نییە چونکە هەمومان ئەزانین بنچینەیەک هەیە لە ئیسلام دەکا خوای پەروەردگار لە سوورەتی الحجرات باسەکات باسی ئەوەکە کە چۆن ئینسانەکان پێودانگی بەرزی و نزمی لە نێوان ئینسانەکان پێوەری تەقوایە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم تەنانەت کە لە سەرەتای ئاەتەکە باسی قەوم و شەعب و نەتەوە و هۆز و تیرە و عەشیرەتیش ئەکا ئەوانە تەنها لیتەعارەفووە بەوا ئینسان بەرز و نزم نابێتن هەمومان یەکسانین كلكم من آدم وآدم من تراب الناس سواسية كأسنان المشط پێغەمبەری خوا لە چەندی فەرمودەی تر ئاماژە بە یەکسانی مرۆڤەکان دەکات لە ڕووی مرۆڤایەتیەوە بەڵام لە ڕووی پیشەوە بێگومان جیاوازیمان ئەبێتن و لە ڕووی تەقواوە جیاوازیمان ئەبێتن ئەوەی ئەو میزانێک کە خوای پەروەردگار ئەو پێوەرێک کە خوای پەروەردگار حیسابی بۆ ئەکا ئەعتیبار هەیە لای خوای گەورە کە ئینسان بەرز ئەکا یا نەزم ئەکاتەوە بابەتی تەقوایە هەر مرۆڤێک لە بواری تەقوا زیاتر لە ئەوانی تر ئەسپی خۆی تاودا بێ زیاتر لە خوا نزیکتر بێ زیاتر پابەندی هەبێ بە بنەما شەرعیەکان حەڵاڵ و حەرامەکان هەڵبەت لای خوای پەروەردگار ئەو مرۆڤە مەزنترە پلەدارترە ڕێزدارترە و حرمەتی زیاترە ئەگەر هیچیشی نەبێتن ئەگەر زۆر هەژاریش بێ بەڵکو بە پێچەوانەوە گە سەیری فرمودەکانی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم ئاماژە بەوە ئەکە زۆرینەی خەڵکی بەهاش خەڵکێکی هەژارن لە بواری مادیە مەرجنی سەرمایەدارەکان ئەوەی لە دنیا بە مادە حسابیان بۆ ئەکرێت لە لای خوای پەروەردگار لە قیامەت ئاوا بێتن بەڵێ ئەو سەرمایەدار وەکو باسمان کرد کە سەرمایەکەی خۆشی خەزۆتە خزمەتی دینی خوا خزمەتی مرۆڤایەتی کاری مەزن و پرۆژەی خێری پێەکە بێگومان ئەوەش لێرە تەقوایەکە ئەیکا بۆ ماڵە لێرەش پلە بەدەست دێنێ بەڵام خودی ماڵەکە مرۆڤ بەرز و نزم ناکات بەڵام لە دنیەوی کەسانێک کە پلەدارن بۆ یان سەرۆت و سامانیان هەیە چۆن دەڵێ فەخفەخە و کەشخە دەدەن لەسەر کەسانێک کە هەژارن کرێکارێک کاری لۆ دەکا بە شێوەیەک تەعاملی لەگەڵ ناکە یان بە چاویشتر سەیرێکە تا چەند ئەو کەسە گوناحبار دەبێت بێگومان گوناحبارە ئێمە لە ئیسلامدا وا فێرکراوین دەبێ هەمومان صفەتی تەواضعمان هەبێت واتە خاشی بین ملکەچ خاچی بین لەگەڵ یەکترە بێفیز بین بێفیزی بنوێنی لەگەڵ یەکترە چونکە هەمومان مرۆڤین لای خوای گەورە مرۆڤەکان وەکو ئاماژەمان پێدان نە بەو ئیشە بەرزە بێتەوە نە بە ئیشەکەی تریش نزم ئەبێتەوە بەڵێ لە نێو کۆمەلگا ڕاستە پێوەرەکان ئەوەی با بڵێن پیشەیەکی مەزن یان بەنێوبانگ هەڵە بژێرێ ئەنجامی ئەدا لای خەڵک بەرزتر و مەزنتر تەماشاکرێ لە کرێکارێکی سادە با بڵێن یان ئیشێکی کەوا وەکو ئەو لە پلە و یان لە بەها و نرخی نێو کۆمەلگانیە بەڵام لای خوای گەورە وەکو گوتمان تەقوا ئەساسە و مەسەلەی تەعاملیش زەرورە ئینسانی موسڵمان یەکتر بەو شێوازە نەخوێنێتەوە چەند پارەی لە جیرفانە چەند سەرمایەی هەیە و لە چەند باق پارە و سامانی داناوە نا لای خوای گەورە ئەوە ئەستن پێوە نیە لای ئینسانی موسڵمانیش ئەو پێوەر نییە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەجلیسێکا دانیش بوو پیاوێکی دەوڵەمەند و سەرمایەداریش دانیش بوو هەژارێک هات
لە تەنیشتی ئەو پیاوە هەژارە دەوڵەمەند و سەرمایه‌دارە دانیشت دیارە دەوڵەمەندەکەش وەک بڵێ عەباکەی خۆی گورج کردەوە خۆی کێشایەوە لە لای کەسە هەژارەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نیگەران بوو بێدەنگیش نەبوو لەو کەسە فەرمی ئەوە بۆچی خۆت گورج ئەەکەیتەوە یان خۆت دوورەخەیتەوە لەو پیاوە هەژارە لەوە ئەترسی هەژارەکەی ئەو بۆ تۆ بێ یان لەوە ئەترسی سەرمایە و دەوڵەمەندەکەی تۆ بۆ ئەوی بڕواتن جا کەسەکە زۆر داوای لێبوردنی کرد تەنانەت بڕیاریشی دانیوەی ماڵی خۆی ببەخشێ بەو کەسە هەژارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کەسە هەژارەکەی فەرموو ئایا ئامادەی لێ وەربگری فەرمی نەخێر نەوەڵڵا ماڵ و سەروەت و سامانێک کەسایەتێک وا لە مرۆڤ دروستکە نەفسیەتێک وا لە ئینسان دروست بکاتن کەوا خەڵکی تر بە چاوێکی سووک و کەمتر تەماشە بکە دەرەجەیەکی نزمتر تەماشەکە لە بەرەوەی پارەی کەمتری هەیە سامانی کەمتر هەیە ئەسڵ من ئەو پارە و سامانم ناوێتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت پارەکەیشی قبوڵ نەکرد لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ ئێمە خەڵکی هەژارمان زۆرە کەم دەرامەتمان هەن ئەنی چۆن وایان لێڕابین و پێیان بڵێن و تیان بگەین کە شکر بن بۆ بەشێکی خوای گەورە پێیداون قانع بن لەبەر ئەوەی بتوانن ژیانێک بگوزارێن لە بۆ خۆیان لە میحنەت و هەموو ئازاردا نەژین یەکەم پێیان ئەڵێن وەکو خوای گەورە فەرمی نحن قسمنا بینهم معیشتهم في الحياة الدنيا لە ژانی دنیا ئەو ژیانە دابەش کراوە هەر کەس قسم و بەشی خۆی بردووە خوای گەورە وای تەوزیع کردووە هەمووشی حکمەتی خۆی لە پشتە خوای گەورە خۆی ئەزانێ حکمەتەکە چییە ئیسلام دژمنی فەقیریە مرۆڤایەتی بانگەواز ناکە بۆ ئەوەی کە خۆی هەژار بکاتن بە هەژاری بژێ نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە ئەوە دوعا و نزاکەی بۆ ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من الفقر اللهم إني أسألك الغنى پێشەوە عەلی خوا لێ ڕازی بێ دەیفەرموو لەو کان الفقر رجلا لقتلته ئەگەر مرۆڤێک با دەمکوشت لە کۆڵ خەڵکم دەکردەوە پێغەمبەر داوای دەوڵەمەندی لە خوا کردووە خۆی پەناگرتووە بەخوا لە هەژاری و داماوی بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئینسانێک بە هەوڵ و هیمەتی خۆی جوهد و تێکۆشانی خۆشی قسمەتەکەی هەر ئەوەندە بوو نەیتوانی لە ئاستی کەسێکی سەرمایەدار بگاتە ئاستی کەسێکی سەرمایەدار یان لە خۆی زەنگینتر و دەوڵەمەندتر ئەبێ بە پشتی خۆی بە بەشی خۆی ڕازی بێ معنی ئەوە نیە هەوڵ نەدە دەبێ هەمیشە هەوڵ بدە دواتر هەندێک دلیل ئەخەینە ڕوو لە قورئان و سونە کە چۆن ئیسلام هانمان ئەدە بۆی کار بکەین کەسابەت بکەین هەوڵ دەین خۆمان نەجادین لەوە بەڵام دووەمین خاڵ ئەوەیە خوای گەورە فەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە لە پێغەمبەری خوا پێشەنگی و سەرمەشقی و مامۆستایەتی و چاوساغیەتی جوانتان بۆ هەیە چاوی لێ بکەن ئەبێ ئێمە وەکو موسڵمانان سەیری پێغەمبەری خوا بکەن سەلامی خوا لەسەر چۆن تەعامل و مامەڵە و هەڵس و کەوتی لەگەڵ کەسێک کرێکارێک کردووە کەسێکی ژێردەسەی خۆی کردووە کە خزمەتکارێکی بێ کە کرێکارێ بێ لە خزمەتی ئیش کرد بێ ئێمە فرمودەیەکی پێغەمبەری خوا ئەهێنینەوە سەلامی خوا لەسەر بێ کە ئەنەسی کوڕی مالک خۆی واقعەکە ئەجێڕێتەوە ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ خدمت رسول الله صلى الله عليه وسلم 10 سنين 10 ساڵی ڕەبق خزمەتی پێغەمبەری خوام کرد لە ماڵی پێغەمبەری خوا خزمەتی پێغەمبەری خوای کردووە سەلامی خوا لەسەر 10 ساڵ تەمەنێکە يعني إنسان لو 10 ساڵە زۆر شتی چاک و خراپ و هەموو شتێک ئەبینێ جا فەرمێ فوالله ما قال لي أف قط سوێن بەخوا پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم ڕۆژێ لە ڕۆژان هەرگیز پێی نەفەرموو ئۆف واتە بێزاری دەرنەبڕی بە وشەیەکی کەمیش کە وشەی بێزاری ئۆفە تەنانەت ئۆفیشی پێ نەگوتم لەو 10 ساڵێ ولا قال لشيء فعلت لما فعلت كذا وهلا فعلت كذا متفق عليه دەفەرمێ ئەگەر کارێکیشم ئەنجام دابێ پێی نەگوتیم بۆچی ئەو کارت کردووە بۆچی ئاوات نەکرد یان ئەو فڵان کارت ناکرد یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیر کە چۆن مامەڵەیەکی دروستی لەگەڵ مرۆڤێک کردووە ئەو مرۆڤەش هەر وەکو مرۆڤەکانی تر بە ئاسایی پێغەمبەری خوا سەیری کردووە زوڵمی لێ نەکردووە وەکو بڵێ خۆی بە ئاستێکی بەرزتر نەبینیوە لەو کە چونکە ئاستی نەزمتر بووە لە ئیش و پیشەکەدا پێغەمبەری خوا ڕێز و حرمەتی گرتووە بەڵکو وشەی ئۆفیشی بۆ بەکار نهێناوە ئەوە گەورەترین بەڵگەیە کە بۆ ئەوەی ئێمە مانان مسڵمانان لە مەیدانی ڕۆژانی خۆمان کە کاتێک مامەڵە لەگەڵ خزمەتکارێک ئەکەن لە ژێردەستەیەک ئەنگەی فەرمانبەرێک ئەکەن کە لە خواری خۆمانە ئەبێ بەڕێز و بە حرمەتەوە سەیری بکەین و ئازاری نەدەین زوڵمی لێ نەکەین بە چاوێکی سەیری نەکەین سیرکردنی کرێکار ئەو کارمەندە ئەو فەرمانبەرە کە لە ژێر سایە و سێبەر و دەسەڵاتی تو کار دەکا ینی سیرکردنی بەنزمی بەس ئەوەیە کە ئەتوو بە تەعاملت لەگەڵی خراپیان پێنەدانی حەقەکەی وان سەرکۆنەکردن و ئیهانەکردنیش دەگرێتەوە بێگومان سەرکۆنەکردنی پێنەدانی ماف و کرێ و حەقەکەی هەموو ئەوانە یان بە چاوێکی نزمتر و سەیری بکەی ئەوانە هەمووی پێشێلکردنی مافی ئەو کەسەیە بێڕێزیە بەرامبەر ئەو مرۆڤە کە مرۆڤ لە لای خوای پەروەردگار وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە
خوای گەورە ڕێزی لە هەموونەوەی ئادەم نانەوە کرێکارێکیش دەیخۆنەوەی ئادەمە خوای گەورە بە گەورەی خۆ ڕێزی لێناوە لەوانەیە خۆشەویستتر بێ لای خوای لێ هەڵبەت کەواتە هەر بێڕێزیەک هەر زوڵم مستەمێک دەرحەق ئەو کەسە بکرێت لای خوای گەورە زوڵمە ستەمە بێڕێزیە خوای گەورە ئێمەی وا فێر کردووە هە لە سوورەی الحجورات خوای گەورە بانگەوازێکە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ئێوە لە ڕێگە زینێرینە خەڵکانێک بە چاوێکی نزمتر سیر مەکەن مەسخەرەت و گاڵتە و گەپیان پێ مەکەن بەڵێ بە هەر هۆکاری بێ جاریوەیە مەسخەرەت و سوکایەتی و بێ حرمەتی پێکردن ڕەنگە لە بواری مادیە بێ چونکە ئەو وەکو تۆ وەکو دەڵێ جلی جوانی لەبەر نییە دەستی قلشاوە ناتوانێت ماچی کردو بەرزی کردوەوە بەڵێ دەستی کرێکار پێغەمبەری خوا ماچی کردووە ئیسلام ئەو دەستەی کە ئەقڵێشێ لە پێناو پەیداکردنی بژێوی و ڕزق و ڕۆزی بخۆی و ماڵ و منداڵی خۆی ماچی ئەکا لەسەر سەری دانێت ڕێز و حرمەتی ئەگرێ بەهاو نرخی کارکردن لە ئیسلامدا چییە و چۆنە و چەندە لە ئیسلامدا کار و ئیشکردن قیمەت و بەها و نرخی خۆی هەیە زۆریش خوای گەورە ڕێزی لێناوە لە سوورەتی ئەلمولک خوای گەورە ئەفەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولة فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور ذاتی خوا و زاتەیە کە زەوی بۆ ئێوە مسەخەر کردووە ڕام کردووە خستوەتە ژێر دەستی ئێوە بە کەیفی خۆتان دەیچێڵن شتی لێ دەچێنن بەروبووم و کەسابەتی تێدا دەکەن هەرچیەک لێ دەکەن مهم ڕزق و ڕۆزی خۆی لێ پێیا دەکەن خوای گەورە ئەو زەوی داوەتە دەست ئینسان و ڕامی کردووە مسەخەری ژێر دەستی ئینسان و مرۆڤایەتی کردووە دواتر خوای گەورە هەر فەرمان ئەفەرمێ فەمشوا فی مناکبها وكلوا من رزقه دەبڕۆن بەنێو زەویە بڵاو بنەوە بە دوای ڕزق و ڕۆزی خۆتان بگەڕێن خوای گەورە فەرمانمان پێ ئەکا بە دوای ڕزق و ڕۆزی بگەڕێن بە دوای کەسابەت و بژێوی خۆمانە بگەڕێن بەڵکو ئەوە فەرمانی خوایە ئەوە هەروەها ئەوە لەسەر کار لەلایەن خوای پەروەردگارەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ ما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يدي هیچ یەکێک لە ئێوە خواردنێکی خۆراکێکی پاکتر و باشتری نەخواردووە لەوەی کەوا بە دەستی خۆی پەیدا کردووە بە ئارەقی نێوچەوانی خۆی دەستی خستووە پێغەمبەری خوا فەرمێ ئەوە باشترین لقمەیەکە باشترین ڕزق و ڕۆزی خواردنێکە کە ئینسان بە ئارەقی نێوچەوانی خۆی پێیا بکاتن بە هەوڵ و ماندووبوون و جوهدی خۆی پێیا بکات تەنانەت لە تەکمیلەی فەرمودەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وإن نبي الله داود كان يأكل من عمل يدي پێغەمبەری خوا داود عليه السلام گەورەمان داود سەلامی خوا لەسەر بێ ئەو نانی دەستی خۆی ئەخوارد جا زانایان ئەفەرمون بۆچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە نێو هەموو پێغەمبەران داود سەلامی خوا لەسەر بێ بە نمونە دێنێتەوە چونکە داود جگەلەوەی کە لە پلەی بەرزی پێغەمبەرایەتیا بوو مەلیک و پادشاش بوو پێغەمبەرێکی پادشا كان يأكل من عمل يدي بەرهەمی دەستی خۆی ئەخوارد نانی دەستی خۆی و ئارەقی نێوچەوانی خۆی ئەخوارد ئەو پەڕیهاندانە بۆ مرۆڤایەتی جگەلەوە پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام هەتا پرسیاریان لە پێغەمبەری خوا کردووە ئیشیان کردووە بەڵێ پێغەمبەران نەجار بووینە حەداد بووینە هەموو ئیشەکان شوان بووینە تەنانەت پێغەمبەری ئێمە شوانەتی کردووە و بازرگانێتیشی کردووە سەلامی خوا لەسەر بێت کەواتە ئەوە هاندانە بۆ ئەوەی خەڵکی نەڵێ ئەگەر حتى ببياني دين داريشوا حتى ببياني عبادتي خواشوا جائز نییە ئینسان بچێ بڵێ وەڵام منیش ناکەم تەوەکل بەسەر خوا پشت بەخوا خوای گەورە ڕزق و ڕۆزی مەدە يد العليا خير من يد السفلى يد العليا هي للنفقة ويد السفلى هي للسؤال زۆر نزمە ئەوە نزمیە ئەوە شەرمەزاریە کە ئینسان لە ئارەقی نێوچەوانی خەڵکی تر بخوا لە ماندووبوونی خەڵکی بە ماندووبوونی خەڵکی تر بژێ خۆی جوهدی نەبێ هەوڵ نەدا پێشەوە عومەر خوای لێ ڕازی بێ ڕۆژێکیان لە مزگەوتێکە کۆمەڵێکی بینی دانیشتوونە گوتیان پێی فەرمون ئێوە چێن گوتیان نحن المتوکلون گوتان ئێمە کۆمەڵێکم پشمان بەخوا بەستووە جا پرسیاری کرد ئەی چۆن دەژین ئێوە گوتیان وەڵا پشمان بەخوا بەستووە خەڵک و موسڵمان کەسابەتەکە و خواردن و خۆراک و یارمەتی ئێمەشەدا ئێمە عیبادەت دەکەین و تەنها بەڵێ خەریکی خۆیان لە مزگەوت خەریکی عیبادەت فەرمی بەل ئەنتم متئاکلون فەرمی ئێوە مشەخۆرن ئێوە بارن بەسەر خەڵک و کۆمەلگا و سەرشانی خەڵکە تەوەکل فەرمی ئەوە نییە تەوەکل ئەوەیە و کرێکاری کە ئەچێ
ئەو جوتیاری کە ئەچێت لە زەویەکەی خۆیان زەوی ئەچێڵێ دانەوێڵەکەی خۆی توێیەکەی ئەکا چاوەڕوانی ڕەحمی خوا لە ئاسمان و بارانی بۆ بارینی بۆشین کاتن ئەوە تەوەکولە بەس ئێوە هەر هیچ ناکەن لەوێ دانیشتونە خەڵکیش دەکا ئێوەش لەبەری ڕەنجی ئەوان ئەخۆن بەڵێ ئیسلام دژی ئەوەیە کە ئینسان ئیشنەکە هەوڵدا لە ڕێی خەڵکی تر بخۆی خۆی بژێنێتن زۆر فەرمانبەرمان هەیە کە مڕادیفی کرێکارە بۆن منە ئیش ناکە مۆزەفە تەعینی حکومەتە لە هەمان کاتیشە موچەیەکی باشیش وەردەگرێت کەم بیان زۆر کێشەک نییە بەبێ ئەوە هیچ عرەقێک بڕێژێ بەبێ ئەوەی دارێک لەسەر بەردابنێ ئاخۆ ئەو داهاتەی کەوەری دەگرێت ڕەوایە شەڕع ڕێی پێداوە یان نا هەر فەرمانبەرێک تازە گوتمان ئەوانە هەموو ئەچێتە ناو چوارچێوەی ئەلئەجیر بەڵێ ئەو کەسێک کە بەکرێ ئیشەکە دەکەن هەر فەرمانبەرێک لە هەر سات جوانتر بڵێم بابە کورداواری خۆن بڵێن بندیوار بڵێ هەر کەسێک بندیوار بێ ئەوە گومانی تێدانیە کەەوە معاشەکەی حرام یان دوو مەحاش دوو مەحاشش هەر دوو موچەی حرامە دوو موچەی ئەگەر با بڵێن لێک با بڵێن ئیشێک بکە با بڵێن ئەگە ئیشەکەش نەکە یان لە وەزارەتێکە مافی خەڵکی تریش ئەخوا چونکە لێک کاتە چۆن دەکرێت دوو موچەی هەبێت یان جاروی ئەو یاسا و ڕێسایانێک کە لە وڵاتە کاری پێدەکەێت دوو موچەی بۆ نمونە قەدەغەیە کارێکی نایاساییە شەرعیش نییە بەڵێ ئەگەر نایاساییش بێت چونکە ڕەنگە دەرفەتی دەبێت دەرفەت بە خەڵکی تریش بدرێ تۆ موچەیەک تێ بۆ دوو موچەت هەیە بۆ خەڵکی موچەیەکی نەبێت لە بواری تریشا کە ئەوەی کە کار ناکە ئەرچی خۆی جێبەجێ ناکە هەڵبەت حرامە دەبێت ئینسان هەر ئەرکێکی پێ ڕاست پێردرێ خوای پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ خوای گەورە ئەو کەسەی خۆشەوێ ئیذا عەمل عەمل ئەحەدوکم ئەی یوتقینە هەر کەسێک کارێ بکە بە جوانی بەڕێک و پێشی ئەنجامی بدا خیانەتی تێدا نەکەم جا فەرمانبەرێکیش کاری ئەرچی خۆی جێبەجێ نەکە هەڵبەت مەعاش و موچەکەی حرام دەبێت ینی ئەوە بکەم پرسیارێکمان بۆ نمونە ئەرک و مافی کرێکار ئەو ئەرکەی کە لە سەریتی چۆن بتوانی ئەدای ئەرکەکەی خۆی بکە لەبەرەوەی تا چۆن کورداری خۆشمان دەڵێ تا ڕزقەکەی حەڵال بێ بەڵێ سەرەتا بێ بزانین ئەجیر واتە ئەوەی کە بەکرێ ئیش دەکا لایەنێکی زوعفی هەیە لایەنێکی لاوازیە جانیبێکی لاوازی هەیە بۆ چونکە مستەجیر ئەو کەسێک کە خاوەن کارە بەرزترە لەو دەست ڕۆیشت و تریشە بۆیە هەمیشە ئیسلام دێ بەرگری لە خەڵکی لاوازەکە بۆ ئەوەی دەست ڕۆیشتوەکان زوڵم لە کەسی لاواز نەکەن تەنانەت لە هەندێک شوێن لە زمانی عەرەبی ئەجیر بە عەسیفیش هاتووە بە عەسیفیش هاتووە اینجا ابن حجر أفرمي وسمي الأجير عصيفا لأن المستأجر يعصفه في العمل بوشي بأجير دلين عصيف لزمان عربي لهنديك شوين الله چونك خاون كاركا أوي بكري قرتوا جاريوين لكاركا ظلمي لأكا ظلمك زور بوارا ظلمي لأكا كواتا جاريوين ما فكي دوادخا ما فكەی تەواو پێ نادا یان هەر پێی نادا یان ئەرکێکی زیاتری ئەخاتە سەرشان کە لە دەرەوەی توانە و وزەی ئەوە بۆیە پێ ئەگوتێ عەسیف کە زوڵمی لێکراوە کەواتە ئیسلام کۆمەڵێ ماف و ئەرکیشی داناوە ئەرکەکانی سەرەتا کە با بڵێن هەرو بە خێرایی ئاماژە پێ بکەین ئەو ئەرکانی کە عەقدی کردووە با بڵێن هەر ئیش و پیشەیەک کارەکە دیاری ئەکرێ لە نێوان مستەجیر و ئەجیری خاوەنکار و کرێکاری کاکە دەڵێ ئەو کارم بۆ بکە کارەکە دیاری کراوە ئەبێ هەڵبەت ئەو کارە جێبەجێ بکە بە تەواوی یعنی مەرزە کرێکارەکە ڕوون بێ بەڵێ بەس پێشی ئەوەی مەبەستم ئەوەیەکە وەکو ئەرکیتی ئەو کارێک کە لەسەر شانیتی وەکو خۆی جێبەجێ بکات بەبێ خیانەت و قسووری کردن ینی بەر لەوە خاوەنکارەکە پێی دەڵێ کارەکەی من ئەوەندەیە بۆ نمونە بەڵێ زەرورە لەسەری کە ئیتفاقیان کردو لەسەر کارەکە دەبێ ئیشەکەی خۆی بزانێت چیش دەکە کرێکە لە بەرامبەر چی وەرەگرێ ئەو کارێکە جێبەجێشی ئەکە دەبێت بە تەواوی جێبەجێ بکە خیانەتی تێدا نەکا قسووری و خەمساردی تێدا نەنوێنێتن زۆر کات عەفو کارکردنەکە مامۆستا بە سەعات نییە ئەوە دیارە بۆ نمونە بەڵام هەندێک کاتیش بە سەعاتە بەڵام کرێکارەکە کە کارەکە دەکاتن بۆ نمونە جا مۆزەفێکە فەرمانبەرێکە لە دایرە بەڵام حەقی خۆی پێ نادا هەر شتێک هەر کارێک کە پێ ڕاست پێردراوە ئەگەر قسووری هەبێ لەلایەن کرێکارەکەوە یان ئەو کەسێک کە کارەکە ڕایی ئەکا و جێبەجێ دەکە هەڵبەت گوناهبارە بە پێی قسووری و کەمتەرقەمی اینجا کارەکە بە ڕۆژ بێ
بە تەواوبوون بێ بە کاتژمێر بێت چکە کارەکان جیاوازن جیاوازن بڵێ یان بە ئەنجام کۆتایهێنان بەو کاری کە پێ ڕاست پێ درێ پاراستن و پارێزگاریکردن لە مافەکانی کرێکار هەنی چۆن بتوان ئێمە ئەو مافەی کە هەیە ئێمە پارێزگاری لێ بکەین بە کۆمەڵی خاڵ کە زانیان ئاماژیان پێ کردووە هەمووشیان لە فەرمودەی خوای گەورە یان فەرمودەکانی پێغەمبەری خوا وەرگیراون سەلامی خوا لەسەر یەکەمیان ئەبێ سەرەتا خاوەنکار لەگەڵ کرێکارەکە ڕێکەوت بوون لەسەر ئەو کرێکەی ڕوون بێ ئەو کارە بای چەندە چەند وەرئەگرێتن بۆ ئەوەی دواتر کێشان نەکەوێتن نێوانیان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من استأجر أجيرا فليعلمه أجره پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێکی بەکرێ گرت بۆ ئەنجامدانی کارێک با کرێکەی بۆ پێ بڵێتن بزانێ کرێکەی چییە و چەندە بۆی دواتر مافەکەی نەفەوتێ زۆر کات دەڵێن دوایی پێک دەین ئەوە ناکرێت ئەو یەکەکە لەو بابەتانەی کەوا مافی کرێکاری ڕەنگە تێدا بفەوتێ وەکو پێویست بە تەواوی مافەکەی نادەی لێرە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک پاراستن و بەرگریکردنێک لە مافی کەسی کرێکار ئەوەی فەرمووە پێغەمبەری خوا سەلامی دەبێت سەرەتا پێی بڵێ زانیاری هەبێ بەرامبەر چەند ئەو کاری خۆی ئەنجامەدا مامۆستا دەمێ پرسیارێکم بۆ نمونە دەکرێت بەبێ ئەوەی کە پرس بە کارمەندەکە بە مۆزەفەکە یان بە فەرمانبەرەکە بە کرێکارەکە بکرێ دەستکاری موچەکەی بکرێ بۆ نمونە حەقەکەی نەخێر بە هیچ شێوازێک ڕەوان نییە بۆ خاوەنکار اینجا ئەو کەسە خاوەنکارەکە لە کەرتی تایبی لە کەرتی تایبەتە با بڵێن کۆمپانیایەکی هەیە شتێکی ئەوانی کە لەژێر دەستی ئەوەن هەموو کرێکاریان پێ یان فەرمانبەریان پێ دەگوترێ مشەکە عامە گوتمان بە هیچ شێوازێک ڕەوا و دروست نییە دەستکاری کرێکانیان بکاتن بۆ چونکە چۆن ڕێکەوتون ئەوە عەقدە گرێبەستیە لە نێوانیانە دەبێت جێبەجێ بکەن خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا ئەوفوا بالعقود ئەی ئەوانە ئیمان و باوەڕتان هێناوە وەفادار بن بەرامبەر گرێبەستی و عەقدەکانتان جا باشە ئەو فەرمانبەرە عەقدی کردووە لەگەڵ با بڵێن کۆمپانیاکە ئەو فەرمانبەرە یان کرێکارێکە لەگەڵ خاوەنکارێکە ڕێکەوتنیان کردووە عەقدێکە قسەیان کردو لە نێوان ڕێکەوتون لەسەر کرێکە بۆیە بە هیچ نەوعێک دروست نییە دەستکاری بکە بۆچی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ المسلمون على شروطهم مسلمانان لەسەر مەرجەکانی خۆیانن وەختی خۆی شەرتەکە ئەوەیە ئەو کارە جێبەجێ بکە موچەی مانگانەکەت ئەوەیە یان کرێ کارەکەت ئاوەیە ئەرکەکەت ئەوەیە مافەکەشت بێگومان کەواتە ئەو مەرجانێ مسلمان مادەم خۆی بە مسلمان بزانێ ئەو شەرتە و مەرجەکە لە نێوانیان هەبوو دەبێت پێوەی پابەند بێت نابێ بە هیچ نەوعێک پێشێلی ئەو مەرجانە بکاتن ئیجا مەگەر ئەفەرمێ ئیلا شەرتەن حەڕەمە حەلالا ئەو ئەحەلە حەرامن مەگەر شەرتێک لەو شەرتانە بێ مەرجێک لەو مەرجانە بێ کە حەڵاڵی حەرام بکە یان حەرامی حەڵال بکات ئەو مەرجانە جێبەجێ ناکرێن مسلمان قیمەت و بەهایان بۆ دانانێت چونکە لە ڕووی دینیەوە ناکرێت پێوەی پابەند بێ بەڵام مەرجە شەرعیەکان شەرتە شەرعیەکان یاساییەکان کە ڕێکەوتنیان لەسەر کردووە ئەبێ هەموو ئەو شەرتانە جێبەجێ بکرێن یەک لەو شەرتانە چییە کە ڕێکەوت لەسەر موچەیەکی دیاری کراو کە عەدەدێکی دیاری کراوە ژمارەیەکی دیاری کراوە بڕێکی دیاری کراوە ئەو مەبلەغە نابێ دەستکاری بکرێ بەبێ ڕەزامەندی کەسی با بڵێن ئەوەی کە کارێکی ئەنجام داوە مەگەر ئەو خۆی قسەی لەگەڵ بکە ڕەزامەندی بڵێ ئامادەمە قەیناکە لە بەشێکی لێ دەشکێنم ئاساییە ئەسڵ ئەوەیە کە لەسەر مەرجی خۆیان هەردووچان سوور بن و بەردەوام بن کاتێک کە بۆ نمونە فەرمانبەر لەلایەن حکومەتەوە موچەکەی لێ دەبڕدرێ ئاخۆ ئەو حکومەتە چەندە تاوانبارە چەندە خەتابارە دەچێتە قالبی ئەوەی کە ستەمی کردووە لە کارمەندەکان هەڵبەت هەر حکوومەتێک هەر خاوەن کارێک وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد کە مافی ژێردەسەکانی خۆی فەرمانبەرە کرێکارە هەرچیە ناوێکی تری هەیە پێشێل بکاتن مافەکانیان نەدا بێگومان گوناهبارە ئەرکی نەک هەر بەوەندە زوڵمی کردووە ستەمی کردووە بەڵکو خواردنی مافی کرێکار یەکەکە لە تاوانە گەورەکان لە کەبائیرە دواخستنیشی دروست نییە لێکەمکردنەوەی دروست نییە بڕینی دروست نییە نەدانی دروست نییە بە هیچ نەوەیەک ئەوە ئەرکیتی دەبێ خاوەنکار اینجا وەکو حکوومەت کە بە نمونە گەورەکەوەری بگرین کە بەداخەوە ئێستا هیوادارین حکوومەت چاوی بەو بابەتەدا بخشێنەوە چونکە کۆمەڵگەی خۆمان بەڕاستی خەڵک زۆر هەژار کەوتووە گرفتی کۆمەڵایەتی گرفتی زۆر هەتەنانەت ئەخلاقیش دروست بوو لە نێو کۆمەڵگەمان ڕۆژ بە ڕۆژ ئەو قەیرانە
ڕاستی شۆڕە بێتۆ بۆ نێو کۆمەڵگامان خەڵکێکی هێزگار زۆرمەندە خەڵکێکی هێزگار ئێستا دووچاری خەم و دڵتەنگی زۆر بووە ڕەنگە مرۆڤی وایە ئینتیحار بکە خۆی بگوژێ لەبەر نەبوونی و هەژاری و داماوی عائیلە و خێزان هەیە شیرازەی تێکچووە و تەلاق دروست بووە لەبەر ئەوەی کەوە موچەکەی وەرناگرێت هەموو ئەوە ینی کەسێک ئەگەر ژنەکەی خۆی تەلاقدا کەسێک ئەگەر خۆی کوشت کەسێک ئەگەر خەمێکی خوارد کەسێک ئەگەر نەخۆش کەوت هەرچیەک لەوانە بەهۆی ئەو بابەتەی دواخستنی موچە لێکەمکردنەوەی پێنەدانی واللهی بەرپرسەکان بەرپرسن لەو مەوزوعی مەسئولن بەرامبەر خوای پەروەردگار و ئەوە ئەچێتە بابی زوڵم الظلم ظلمات یوم القیامة تاریکایە لە ڕۆژی قیامەت خوا پەنامە بدە ینی بەس ئەوانە بەرپرسن کە بەرپرسن یان ئەوانشی کە بۆرایی ئەوانشیان زیاد کردووە دەنگ و ڕەنجی ئەوانشی زیاد کردووە هەڵبەت ئێمە کەسێکمان هەیە کە زوڵم ئەکا کەسێکمان هەیە یارمەتی زاڵمەدا هەردووکی هەر زوڵمە ئەو معلومە ولا تركنوا إلى الذين ظلموا خی گەورە فەرمێ ڕۆکن چیە مەیلی قەلبی ینی لە دڵیشەوە نامی مەیلێکیش هەبێ بۆ زاڵم ینی ئەوەی کە تەنها مەیلێکی هەیە لەگەڵ ئەو حیسابەکرێ و نار ئاگر دەیگرێتەوە جگە لەوانەیە کە بۆرایی جاری وەیە کەسێکە چی زوڵمەکە بۆ زاڵمەکە ئەنجامەدە زۆربەی کاتەکان زاڵمەکان کارەکە هەر بخۆی نایکە بڵێ کەواتە ئەو کەسە زاڵمە ئەوەی کە کارەکەش ئەنجامەدە شەر زاڵمە لە ڕۆژگارێکی وکو ئەمڕۆیە تەلاقدان وەکو بەڕەسەن کە باستان کرد دڵە ڕاوچێ قەلەقی تووشی کەئابە بوون دنیایەک هەموو غەم و نەخۆشی و ناخۆشی دروست بووە خەڵکانێک لە تای و برسێتەوە دنیاک شتی غەڵەتەکەن تا دەگاتە حەدی ئەخلاقیشە ئەو دەسەڵاتدارە تێیدا بەرپرسە دەبێ ئێمە بۆ نمونەوەکو موچەخۆر هەڵوێستمان چی بێ لەگەڵیانە ئاخۆتا لە قالبی مەزلوما بین نەک بچنە ڕێزی زاڵمان هەڵبەت ئینسان یەکەم شت مەزلوم بێ باشتر لەوەی کە زاڵم بێ مافی بخورێ لەوەی کەوا مافی خەڵک بخوا لە لای خوای گەورە ئەو باشترە بۆ مرۆڤ بەڵام معنی ئەوەش نییە کە خوای گەورە بڵێ مەزلومە تۆ هەر ڕازی بە مەزلومیەتی خۆت خوای گەورە ئەو حەقی بە ئینسان داوە لە توانای خۆی بە پێی شەرع و یاسایی داوای مافی خۆی بکە هیچ ئیشکالێکی تێدانی کە داوای مافود حەقەکانی خۆی بکاتن بۆ نمونە دەسەڵاتدار دەسەڵاتی هەیە ئێمەمانیش تەنانەت ئەگەر بینە سەر شقام بۆ نمونە داوای ئەوە بکە هاوڵاتیان زۆر کاتێک دەڕۆنە سەر شقام داوا دەکەن یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیدی ناڕزایی خۆیان دەردەبڕن دەچێتە قالبەوەی کە ستەم لێکراوەکە بێدەنگ نەبوو لە حەقی خۆی هەڵبەت کە کەسێک خۆپێشاندان دەکا یان بەنەوەیەک بە جۆرێ لە جۆرەکان بە شێوەیەکی مەدەنیانە داوای مافی خۆی ئەکان هەم مافی ئازادە و دەبێ ئازادیش بێ کە ئەو حەقەشی پێ بدرێت کە داوای حەقی خۆی بکاتن چۆن ئەگە با بڵێن بچووکی کەینەوە نەک لە دەوڵەت ئەگەر کۆمپانیایەک تۆ فەرمانبەری لە کۆمپانیایەک مافەکەت نەدا دەنگەکەی ڕەنگە سپەینە بچی شکات بکەیت ڕەنگە بچی لە کەناڵێکی ڕاگەاندنە بابەت و گرفتی خۆت باس بکەیت هیچ ئیشکالێکی وابزەم یاسایی و شەرعیشی تێدا نییە بەڵام بە شێوەی شەرعی و یاسایی و مەدەنیانە نەبێتە مای فەوزا و تێکدانی ئەمن و ئارامی وڵات و با بڵێن شتی تر بەڵام داواکردنی مافی خۆت بەڵێ حەقی خۆتە و دەبێ ئینسان داوای حەقی خۆش بکاتن و ئەواجبیشە لەسەر ئەو کەسێکەوە مافی من و تۆ و کەسانی تری لەلایە دەبێ بە پیر داخوازی خەڵکەوە بێت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی مەطل الغەنی ظلم یعنی کەسێک کە توانایی هەیە مافت بدا بەڵام مافەکە دوا دەخا ئەوە زوڵم ئەستەمە خۆ هەمووشمان باسی دەزانی زوڵم چییە سەرڕای ئەوە والله خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکی خوا فرمودەیەکی قودسی ئاماژە پێ ئەکا کە هەڕەشەیەکی زۆر گەورە خوای گەورە خۆی ئەفەرمێ قال الله تعالى پێغەمبەر فەرمێ سەلامی خوا لەسەر خوا فەرموویەتی ثلاثة أنا خصمهم يوم القيامة سێ کەس ئەمن خەسمیانم لە ڕۆژی قیامەت لە بەرامبەریانەوەسم مافیان لێ وەرەگرمەوە جا خوای گیان مرۆڤێکی لاواز و گوناهبار خوای گەورە بەو هەموو عەزەمەت و جەلالەتی خۆی بێ لە بەرامبەر مەغ ببێ بە خەسمان داوای حەق و مافمان لێ بکات دەبێ ئینسان بەڕاستی لەو مەوقیفانە بترسە حیسابی ئەو بابەتانە بکە گەرم کەسێکی باوەڕدارە جا سێ کەس ئەژمێرێ پێغەمبەرمان صلی الله علیه و سلم یەکیان لەوانە ورجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطيه أجرا پیاوێکە کەسێکی گرتووە بۆ ئەنجامدانی کارێک بە بەرامبەر کرێکەوە ئەو کارەکەی خۆی ئیسفادە لێ کردو کارەکەی بۆ ڕای کردووە بەڵام مافەکەی پێنادا کرێکەی پێنادا خوای گەورە خۆی ئەفەرمێ پێغەمبەر فەرمێ خوا ئەفەرمێ جەل جەلالو من خەسمی من لە ڕۆژی قیامەتە یعنی هەر کەسێک جا حکوومەتە بەرپرسە
هاوڵاتیە، خاوەن کۆمپانیایە، بازرگانە، سەرمایەدارە، مەلایە، شێخە، پیاوچاکە کە مافی خەڵک نادا، ئیشی بە خەڵک کردووە و مافەکەی نادا، ئەبێ ئەو حەقیقەتە بزانێت کە خوای گەورە فەرمێ من لە ڕۆژی قیامەتی خەسمم مافی لێوەرەگرمەوە لە ڕۆژی دوایی. هەر شتێکی ترسناکە ئەڵبەت خوای گەورە بمان پارێزی ئینشاڵڵا. سەرچی کارمەند ئەوەیە زۆر کات بۆ نمونە ناڕزایەکان جێی خۆی ناگری، ناعیلاج ئەو مان دەگرێ، ناڕواتە دەوام ناکە. ئاخۆ تا چەندە ڕگە پێدراوە؟ مانگرتنی شێکە کە لەو بێگومان ڕێکارە مەدەنیانەی کە لە وڵاتان ئەنجام ئەدرێتن، بەڵام ڕەنگە مانگرتن هەندێک سەلبیاتیشی هەبێ، گەر ئیجابیاتی هەیە بڵێ یەکێکە شێوەیەکە لەو شێوە ڕێگایانەی کە داوای مافی خۆتی پێ دەکەی، بەڵام لەو لاوە ڕەنگە زۆر بواری ژیانی خەڵک پەچی بکەوێت. دیسان لەو لاوە چین و تەبەقەی خوارەوە مەزلوم بێتن، زوڵمی لێ بکرێتن یان گرفتی بۆ دروست بێتن. با بڵێن گەگەر کەرتی تەندروستی مان بگرێ. چەند خەڵکێکی هەژار هەیە کە توانای نییە نەخۆشەکانی خۆی بگێنێتە نەخۆشخانە تایبەتەکان، دەچێت با بڵێن ئەو هەر بەردەوامە تایبەتەکان هەیە. بڵێ ئەو بەردەوامەمانیش ناگری و گرفتی نییە، بێموچەش نییە. باشە لێرە چێ زەرمەند بوو؟ ڕاستە ئەو لەلایەک زەرمەندەکەەوە مافی نادرێ، بەڵام لەو لاتر زانێکی تری بە کۆمەڵگاگەیان کەواتە دەبێ دیراسی ئەو بابەتانە بکرێ. دەبێت مافی هاوڵاتیش ڕەچاو بکرێ، ینی خەڵکێکی تر ڕەنگە کارەساتی گەورەی لێ بخڵێ. ئەجینا هەر ڕێگایەکی مەدەنیانە شەرعی و یاساییانە کە ئینسان بۆ داوای مافی خۆی بگرێتە بەر زۆر ئاساییە لە ڕووی کە مادەم یاساییە لە ڕووی شەرعیشەوە ناشەرعی نییە، شەرع ڕێگەی پێداوە و ئاسانەوە دەستی کراوەی مرۆڤ. زۆر کات دەسەڵاتەکە ئەوەندە عینات دەبێ هەم حەقەکەی نادا، هەم دوای دەخوا، هەم کلکوجیەکە بۆ نمونە ئەگەر هاوڵاتی بەو شێوە ئەو چەکە بەکارنێنی ئەو ڕتمە نەڕواتە سەر ئەو ڕتمە حەقەکەی وەرناگری بۆ نمونەیان حکومەت ناجولێ بە خەبەر نایە، نائیلاجیە. بەڵێ بێگومان ینی ئەو بارودۆخە بەداخەوە دەڵێم بارودۆخێکە خەریکە وەکو دەڵێ عاقڵمەندان و بیرمەندانیش خەریکە عەقڵیان لە بەرامبەری بووە نازان چۆن چارەسەرێکی بکرێتن. پێویست بەوە دەکات بەڕاستی دڵسۆزانە ئەوانی کە دەدەسەڵاتشن کوڕی ئەو خەڵکن، کوڕی ئەو خاکەن، لەو شاخانە وەختی خۆی خەباتیان کردو بۆ ئەوەی کەوا ئازادی و سەربەسی بۆ خەڵکی خۆیان بێنن، خەڵکی خۆیان لە بەشمەینەتی و هەژاری و داماوی ژێردەسەی ڕزگارکەن. ئەو وەکو دەڵێ دروشمانە کە بەرز کرایەوە ژیانی خەڵکی بەرەو خۆشی بن. بەڵام ئێستا خەڵک بەڕاستی لەو پەڕی نەهامەتیدایە، لەو پەڕی ناخۆشیدایە، زەرورە بێنە سەرقەت نەگەین بەو ئاسی. ینی زۆر جارە من لەو ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانم بینی و بخێنمەوە، جاری وێگە هاوڵاتیەک فەرمانبەرێک دەڵێ موچەکەم بچێت سەر عێراق کە من ڕەنگەوەمان پێمان ناخۆشە، ئەو هەموو خوێن و ڕژایە ئەو هەموو هەوڵ و هیمەتە کراوەت تا ئەو قەوارەیە دروست کرایە بەو ڕۆژە ڕۆیشتن. ئێستا وەکو دەڵێ بۆ موچەیەک پەنا بەخوا، وەکو دەڵێ ئەو هەموو خەبات و خوێنە بەلاش و بە فیڕۆ بچێ و بەهدەر بدرێ. بەڵام لەو لاوە دەبێت مافێکیش بە کەسەکە بدەیت چێ ئەو کەسەی ناچار کردووە پەنا بۆ کارێکی وا مەترسیدار بە. بێگومان دەبێت لەو لاوەش بەرپرسان بێنە سەرخەت. من وەکو مامۆسایەکی ئاینی داواکاریکی برایانە و مسلمانانە لیان دەکەن ئینشاءالله بێنە سەرخەت کە ئەو خەڵکە لەو نەهامەتیە ڕزگار بکەن بۆ ئەوەی ئەو بابەتە بەرەو ئاقاری مەترسیدارتر نەچێت. هەم بزانە ساڵ بە ساڵ کە گرفتەکان چارەسەر نابن کێشەکان گەورەتر دەبن، کەڵەکە دەبن، خەڵک ڕەنگە داواکاری خراپتریش بکە ئەگەر ئەوە بەردەوام بێت. مامۆستا ئەوان دوور لە ڕووی جەناب و بینەران لە کاتی بانگەشە قسەیان کرد، قسەکان ناڕاست دەرچوون، بەڵێنیاندا بەڵێنەکانیشان نەگەیاندە سەری، ئەو ئەمانەتێک کە لاشیان بوو دەنجی ئەو خەڵکە بوو دیسانەکە ئەمانەتەکان فەوتان، یعنی لە سلکی منافقانە جیانە بێتەوە، لە ستەم و ستەمکارانیشە بە هەمان شێوە لەو بازنەیە شەر جیانە بێتەوە. یعنی تۆ چیان پێ دەڵێ بۆ نمونە؟ ئەو بابەتەی مە بابەتێکی شەرعیە، من مەبەستم نییە بە عقارێکی سیاسی بڕوە، بەڵام هەر کەسێک کە وعد و بەڵێنیدا لە ئیسلامدا هەر کەسێک جا کەسەکە بەرپرسە پەرلەمانتارە وەزیرێکە بەڵێنێکی بە خەڵک و کۆمەلگا و جەماوەری خۆیدا مەفروزە لە ئیسلامدا پێویستە لەسەری بەڵێنەکەی خۆی بگەێنێتە سەر. هەر کەسێک جا لەو ئاستە بێ لە ئاستی نەزم تریش بێتن بۆ وعد و بەڵێنی خۆی نەگەێنێتە سەر، هەڵبەت ئەو ئینسانە یەکێک لە نیشانی نیفاقی تێدا ئەوکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیذا وعد ئەخلەف، کەواتە لە بوارە دینیەکە جۆرێک لە شەرمەزاری دروستە بێ، لە بواری نەتەوەییەوە شەرمەزاری دروستە بێ، لە هەموو لە بوارە کۆمەڵایەتێکەوە شەرمەزاری دروستە بێ. هیوادارین
هەموو لایەک ئینشاءڵڵا دڵسۆزانە بێنە مەیدان چیتر هەم خۆیان شەرمەزاری خوا نەکەن شەرمەزاری خەڵکی خۆیان نەکەن. من قسەیەکی تر ئەمەیە بیڵێم زۆر جاری تریش قسەمان کردووە خەڵکی کوردستان خەڵکێکی زۆر چاکە واللهی سەبر و ئارامی هەیە پشوو درێژ بووە لەگەڵ واقعەکان چونکە ئەزانی لێ نەهامەتی و دەردەسەری زۆری بینیوە بەڵێ بەڵام هەموو شتێک حەد و سنووری خۆی هەیە هەموو شتێک حەد و سنووری خۆی هەیە هیواداری ئینشاءڵڵا چیتر سەبری و تحملی هاوڵاتیان تاقی نەکرێتەوە بەڵکو خەڵک سزا نەدرێت پاداش بدرێتەوە ئینشاءالله تعالی ژیانی خەڵک باش کرێتن ژانێکی بۆ احترامانە بژین ئینشاءالله. چۆن بتوانین ڕێزی کرێکار بگرین مامۆستا؟ لە ئیسلامدا گوتمان هەرچی ئادەمی زادە ڕێزگیراوە بە کورتی مامۆستا. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەزانی کرێکارەکان و خاوەن ئەوانی کە پیشەیەکی ئێمە جێبەجێ دەکەن بەچی ناوبردوون دەفەرمێ ئیخوانکم خەوەلکم جعل الله تحت ئەیدیکم. یەکەم شت سیر کە پێغەمبەر وشەی ئیخوانکمی بەکارهێنا براکانتان کە کارەکانتان ڕای دەکەن و لە ژێر دەستی ئێوەنە ئەبێ ئاگاتان لێبن دەبێ هەتا تەنانەت ئەفەرمێ لە کامە خواردن ئەخۆن ئەو خواردنە بدەن بەوان کە پێشتر ڕەنگە خادیمێ خزمەتکاری لە ماڵ هەمان ئەو مافانەیە بێ ینی خواردنی خۆت دەخۆی نابێ خواردنی خزمەتکارەکەت جیاواز بێت جلوبەرگەکان نابێت جیاواز بێت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەنانەت پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ ئەگەر ئینسان لەو خواردنە بدا بە خزمەتکارەکەی کرێکارەکەی تەکەبوری نەکردووە کە ئەو خواردنکە خۆی ئەخوا بەڵام ئەگەر خواردنی ئەو جیاواز بوو بەخۆی خواردنێکی ئەخوارد ئەو خواردنەی نەئادا بە و یان لە شایستی ئەوی نازانی بێگومان ئەو جۆرێکە لە تەکەبور کە پێغەمبەری خوا بە شێوەیەک باسی کردووە سەلامی خوا لەسەر بێ. مامۆستا چەندە ڕێگە پێدراوەکە کرێکار زیاد لە حەد و توانای خۆی کاری بخرێتە سەرشانی ئەستۆی؟ بە هیچ شێوازێک ڕێگە نەدراوە کە ئەرکێک لە سەروی توانا و وزەی ئەو کرێکارە بخرێتە سەرشانی. خوای گەورە بە گەورەی خۆی تەنانەت بۆ باری عیبادەت و بەندایەتی خوا ئەرکی زیاتر لە توانای مرۆڤی نەخستۆتە سەرشانی مرۆڤ لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها چەند دەتوانی فاتقوا الله ما استطعتم جا لە عیبادەت و بەندایەتی خوا ئاوایە ئەو پێوەرە حیسابی بۆ کراوە قاعیدەیە. لە بواری دیکەش کە کرێکاریە و ئەنجامدانی کە کارێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ولا یکلف من العمل ما لا یطیق تەکلیف ناکرێ ئەرکێکی وای ناخرێتە سەرشان کە لە توانایدا نەبێت کەواتە پێغەمبەری خوا نەهی کردووە سەلامی خوا لەسەر بێ ئەرکێک ئەفەرمێ ئەگەر تەکلیفیش بکەن لە تەکمیلەی فەرمودەکە ئەگەر تەکلیفیشتان کرد دەفەرمی خۆتان یارمەتیان بدەن جاری وێ ڕەنگە داوای شتێکی هەڵگرتنی شتێکی دەدەیت ئەو شتە بە توانای ئەو نایتوانی بە تەنها هەڵی گرێ ئەکرێ داوای لێ بکەی بەڵام بەو مەرجەی خۆشت یارمەتی بدەیت پێکەوە هەڵیگرن بۆ نمونەیانی وەکو نمونەیەک هەر کارێک لە دەرەوەی توانە وزەی کرێکار بوو جائیز نییە تەکلیفی لێ بکرێت ئەگەر تەکلیفیش کرا هەڵبەت دەبێ یارمەتی بدرێت. ئەمە ماوەکەمان تەواو مامۆستاجان ئەگەر شتێک پێ دوابی کە باسی بکەی لە دواوتە تەس باس دەکەین. وڵا لە کۆتاییە هیوادارم ئەوەی کە خاوەن کارە ئەوەی کرێکارە حکوومەتە کە مافی خەڵکمان لایە مافی خەڵکیان لایە ئاگادار بین ئەو مافانە ئێستا بدەینەوەی باشترە لەوەی کەوا تووشی ئەوە بێن بچینە نێو چوارچێوە زۆڵم و زوڵماتی یەوم القیامە کە لە ڕۆژگاریدا بە دینار و دۆلار بابەتەکان چارەسەر نابێ ئێمە میلەتێکی موسڵمانین ئەبێ حیساب احترامی یاسا شەرعی و ڕێنمایە شەرعیەکانی خۆمان بکەین و هەوڵ دێن بە هەموو لایەکمان ئەوەی کە کرێکارە کارەکەی خۆی وەکو پێویست ئەرکی خۆی جێبەجێ بکە ئەوەی خاوەن کاریشە ماف و داخوازیەکانی ئەو وەکو پێویست جێبەجێ بکە و زوڵم نەکاتن خوای پروردگار هەموو لایەکمان پارێزراو بکە ئینشاءڵڵا. بەرنامەکەمان بە فەڕینەوە دەمێ کۆتا بیکەم پرسیارش بووم بورە مامۆستا فەڕ و بەرەکەت دەکەوێتە کارێک کە کەسێک کە بدڵسۆزی بیکە حەقەکەشی بارتەقای کارەکەی بێ هەڵبەت بێگومانە بەڵێ زۆر سپاس بە بەڕێز مامۆستا یونس بانیانی حەزێتمان لێ مامۆستا خوای گەورە پاداشداتەوە مەفەق و سەرکەوتوی سەرفراز بن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە یارە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمزارەی بەرنامەی بە فەڕ لەژێر سایە و بەرەکەتی خوای گەورە بەجێتان دێنێ تاکو دیدار. السلام علیکم ورحمة الله وبركاته.